ئەو ڕۆژەی ڕێکەوتەکەمان ئیمزا کرد من لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ برای بەڕێزم وتەبێژی پارتی وتم ئەم ڕێکەوتنە زۆر باشە بەڵام عیبرەت لە هەموو ڕێکەوتنێک لە جێبجێکردنایە ئێمە یەک هەنگاوی ڕێکەوتنی نێوان یەکێتی و پارتی مانگی هەنگوینی تێنەپەڕاندوو وە گوتەبێژ یەکێتی باسی دەکات تاکڕەوی پارتی هەموو شتێکی هەڵوەشاندوێتەوە گەرچی لە پێنجی ئەم مانگا ڕێکەوتنامەی نێوان پارتی و یەکێتی لەسەر پێکهێنانی حکومەت و هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و دۆسەی کەرکووک و حکومەتی عێراق واژۆکرا بەڵام یەکێتی دەڵێت هەتا ئێستا هیچ هەنگاوێک بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکەیان لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە نەک نابینرێت بەڵکو هەرجاری گرفتێک بۆ پرسی دانانی پارێزگاری کەرکووک لە پشتی یەکێتی دروست دەکەن. بە بڕوای ئێمە حکومەت تەنها پێکهێنانی کابینە نییە بەڵکو دەسەڵاتێکی دوانەیە ئەوی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێمی کوردستانە بڕیارە ئەمڕۆ پرۆسەی دەنگان بۆ هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت بەڵام دوای ئەو هەموو دواکەوتن و پشوو درێژی خەڵکو و یەکێتی نیشتیمانی کوردستان و دوو ڕێکەوتنی یەک لە دوای یەک هەتا ئێستا هیچ هەنگاوێک بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکان لەلایەن پارتیەوە نەک نابیر دێن بەڵکو هەر جارێک گرفتێک بۆ پرسی دانانی پارێزگاری کەرکووک لە پشی یەکێتی وەک ڕێکەوتمی لەسەری دروست دەکەن. یەکێتی بەناڕاستەخۆ بە پارتی دەڵێت نێچیروان بارزانی تەنها سەرۆکی هەولێر و دوهۆک دەبێت بۆ پێی لە بەیاننامەکە ئاماژە بۆ کراوە ئەو سیاسەتی پشتگوێ خستن و تاکڕەویە ئاکامەکانی باش نابن و هەڵبژاردننی سەرۆکی هەرێمیش بەبێ دەنگی فراکسیۆنی یەکێتی پرسی بڕیاردان و شەرعیەت لە هەرێمی کوردستاندا دەخاتە بەردەم بارودۆخێکی نوێوە هەروەها دەرەنجام و لێکەوتەکانی ئەو سیاسەتەش دەخاتە ئەستۆی پارتی دیموکرات. لەم سۆنگەیەوە بەڕای گشتی کوردستان ڕاگەێنین کە ئەو سیاسەتی پژیۆ خستن و تاگڕەویە ئاکامەکانی باش نابن بەڵام مخابن ئەمڕۆ بە ئێوەی ڕادەگەێنین کە پارتی دیموکراتی کوردستان گرێ و گرفتی جددی بۆ جێبجێکردنی ڕێکەوتەکانی لەگەڵی دروست کردووە و پابند نییە پیانەوە بۆیە فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان بەشداری کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمان ناکات. هەڵبژاردننی سەرۆکی هەرێمیش بەبێ دەنگی فراکسیۆنی یەکێتی پرسی بڕیاردان و شەرعیەت لە هەرێمی کوردستانە دەخاتە بەردەم بارودۆخی نوێەوە هەروەک پرسی پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەخاتە بەردەم ئەگەر و پێشاتی تازە دەرەنجام و لێکەوتەکانی ئەو سیاسەتە ناوەقیانە هەرچیەک بێ لە ئەستۆی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە و ئۆباڵەکەی دەکەوێتە ئەستۆی لایەنی بەرامبەر. لە 5 شوبات و لە 5 ئایار یەکێتی دوو ڕێکەوتن نامەی لەگەڵ پارتی واژۆ کرد بەڵام هەردووکیان مانگێکی بەسەردا تێنەپەڕی و هەڵوەشانەوە بە جۆرێک لە 18 شوبات و لە کاتی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەهۆی ڕەزامەند نەبوونی پارتی بە دیاریکردنی کاندیدێکی یەکێتی بۆ پارێزگاری کەرکووک فراکسیۆن یەکێتی بایکۆتی کۆبوونەوەکەی کرد بەمەش ڕێکەوتن نامەی نێوان ئەو دوو حیزبە هەڵوەشایەوە هەروەها پاش تێپەڕبوونی زیاتر لە 7 مانگ بەسەر هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان لە 5 ئەم مانگا بە ڕازیبوونی گۆڕان بە زیادکردنی جێگرێک بۆ سەرۆکی هەرێم لە پشتی یەکێتی ڕێکەوتن نامەی نێوان هەردوو لەلایەن نێچیروان بارزانی و کۆسرەت ڕەسوڵ واژۆکرا بەڵام دووبارە و بە هەمان هۆکار کە دانەنانی پارێزگاری کەرکووکە لە پشتی یەکێتی فراکسیۆنی سەوز بەشداری کۆبوونەوەی پەرلەمانی کوردستانی تایبەت بە هەڵبژاردننی سەرۆکی هەرێم نەکردو ڕێکەوتنەکەیان لە لێواری هەڵوەشاندنەوەدایە هاوڵاتیان و چاودێرانیش هاوڕان لەسەرەوەی ململانەی پارتی و یەکێتی بە درێژایی مێژووی پێکەوە بوونیان تەنها لەسەر پلە و پۆست بووە و خەمی هاوڵاتیان و بەرژەوەندی گشتی هەرگیز تەوەری سەرەکی گفتوگۆ و ڕێکەوتنەکانیان نەبووە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.